سەبار بە دواکەوتن و بڕیاردان لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەلایەن دادگای فدراڵی عێراقەوە بۆ چەندین جار لە ماوەی 3-4 مانگی ڕابردوودا دانیشتنی دادگای فدراڵی عێراق دوا دەخرێت هەڵبەتە لە دانیشتەکەدا چەندتانەیەک لایەنەکانەوە دراوە گرنگترین تانەکانیش بریتە لە پرسی کورسی کۆتاکان لەگەڵ ئەوەها بازنەکانی هەڵبژاردن کە ئەمانە دوو تەوەری سەرەکین کە لە دانیشتەکانی دادگای فدراڵیدا بەردەوام تانی لێ دەدرێت بۆ مەبەستە ئێمە گفتوگۆ دەکەین لەگەڵ نەوزاد ساڵح شارەزا لە بواری هەڵبژاردن ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمان ئامادەن کاک نەوزاد سڵاو لێ بەدانی باش ئامادەبوونی بەڕێستان زۆر سپاس زۆر بەخێر بێت کاک نەوزاد زۆر سپاس 7 جار بۆ 6 جار دەبێت کە دانیشتنی دادگای فدراڵی عێراق دوا دەخرێت بە بەردەوامی تانە لە دانیشتەکانیش دەدرێت دوای بابزانین هۆکاری دواخستنی دانیشتنی دادگای فدراڵی عێراق بۆ 6 بۆ 7 جار بۆچی دەگەڕێتەوە زۆرێک پیان وایە کە ئەم برسە پرسێکی سیاسیە. سڵاو لە بینەرانی بەڕێز سواز بۆ جەنابتان هەڵبەتە جەنابتان دەدان کە ساڵێک پێش ئێستا سەرۆکایەتی هەرێم مەرسومی دەرکرد بۆ ئەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 25 دوو ئەنجام بدرێت بەڵام دواتر ئەوە بوو لە 1/4 کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق وەڵامی سەرۆکایەتی هەرێمیدایەوە کە ئێمە ئامادەنین لە 25 دوو ئەو هەڵبژاردنە بە ئەنجام بگەێنین لەبەر ئەوەی چەند مانگێک لەمەوە پێش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقیان سەرپەرشتی کرد جگە لەوەش بابەتێکی کە ئەوەی جەنابەت فەرمووت سکاڵاکان دیارە سکاڵا کراوە لە کۆمسیۆنی باڵای لە دادگای فیدراڵی ببورن لەسەر هەڵبژاردنەکانە لەسەر چەند مادەیەکی هەڵبژاردن لەسەر 5 مادەی هەڵبژاردنە سکاڵەکان لەلایەن بەڕێز زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی پەرلەمانی کوردستانی یەکێتی نیشتمانی کوردستان هەروەها کاک ئامانج نەجیب شەمعون سەرۆکی فراکسیۆنی ڕافیدەین لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەم سکاڵایانە لەسەر 5 مادەی هەڵبژاردنەکانە مادەی 1 مادەی 15 مادەی 22 و مادەی 36 مادەی نۆش بێگومان دادگای فیدراڵی دەبوو لە 19/11/2023 یەکەم دانیشتنی کردایەوە وەڵامی سکاڵەکانی بدایەتەوە و ئەم سکاڵایانەی یەکلایی بکردایەتەوە بەڵام ئەوە بوو دوای خست بۆ 3/12 جارێک کە دوای چەند ڕۆژێک دوای خست بۆ 27/12 جارێک کەش دوای خست بۆ 21 جارێک کە دوای خست بۆ 11 مانگ جارێک کەش ئەخیر جار بۆ 18 مانگ کە چەند ڕۆژێکەیە لەوەکو جەنابەت فەرمووت لە سەرەتای راپۆرتەکە لە ماوەی 4 مانگا دادگای فیدراڵی ئەم بابەتەی نەتوانی یەکلایی بکاتەوە و 7 جار ئەم بابەتەی دواخستووە بەڕاستی کە ینی تەمەنا ئەکەین هیواخوازین دادگای فیدراڵی ئەم بابەتە بە سیاسی نەکات و ئەگەر بێت و ئەم بابەتە بە سیاسی بکرێت ئەمە چەند هۆکارێکمان پێ ئەڵێت ینی چەند شتێکمان پێ ئەڵێت کە ئەمانە بەڕاستی ڕەنگە جێگای مەترسی بێت بۆ هەرێمی کوردستان شتێکێک لەوانە ئەوەیە کە دیارە نیەتێک هەیە لەلایەن دەسەڵاتدارانی عێراقەوە کە هەرێمی کوردستان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە ئەنجام نەگەێنێت ئەگەر بێت و هەرێمی کوردستان ئەم هەڵبژاردنە نەکات و ئەم دەرچە دەستوری و یاسایەشی لە بەردەستان نەمێنێت وەکو فرسەتێکی دیموکراتی ئەم قوارەیە بە تەواوی ئەکەوێتە ژێر پرسیارەوە و شەرعەتی تەواو لەدەست ئەدات و ئێساکە لە بۆشایی یاسایی و دەستوری بە تەواوی ناتوانێت تێپەڕێنێت و فەوزایەکی تر دروستە بێت بۆ هەرێمی کوردستان بۆیە دەکرێت یعنی دادگای فیدراڵی کۆتا بڕیار لە 18 مانگدا بدات و وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستنیشان بکات بە حکمی ئەوەی کە دادگای فیدراڵی بەرزترین دەسەڵاتە. باشە لەو بڕوایەدان لە دانیشتنی ئەم جارەدا دەرەنجامەکان چی دەبن؟ بەڵێ دەرەنجامەکان پێویستە دادگای فیدراڵی سکاڵەکان یەکلایی بکاتەوە سکاڵەکان وەکو جەنابیان لە راپۆرتەکە باسییان کرد لەسەر کورسی کۆتاکانە و لەسەر یەک بازنە و چەند بازنەیە مادەینۆ باستی ئەوە دەکات کە پێویستە هەڵبژاردننی پەرلەمانی یان سکاڵەکە لەسەر ئەوە کراوەکە پێویستە هەرێمی کوردستان بکرێتە 4 بازنەی هەڵبژاردن چکۆ لە یاسای ژمارەیەکی ساڵی 92 دەڵێت 4 ناوچەی هەڵبژاردن 4 ناوچەی هەڵبژاردن ئێستا هەرێمی کوردستان بە هەڵەبجەشەوە 4 پارێزگایە ئەگەر بکرێتە 4 بازنەی هەڵبژاردن لەسەر ئاستی پارێزگا ئەمە کارێکی خراپ نییە و ئەگەر بکرێتە فرە بازنەی هەر کارێکی باشە و ئەگەر بکرێتە 3 بازنەش کە ئەگەر هەڵەبجەش وەکو پێویست شەرعەتی پێ نەدرابێت لە پەرلەمانی عێراق هەر لەسەر 3 بازنەی هەڵبژاردن بێت ئەمە کارێکی خراپ نییە بەڵام ئەگەر هەڵبژاردنەکە بە دادگای فیدراڵی بڕیار لەسەر یەکلاکردنەوەی ئەو سکاڵایە لەسەر یەک بازنە بدات ڕەنگە ئەمە تۆزێک بۆ لایەنەکان چکە ئێمە بیرمان نەچێت ساڵێک پێش ئێستا کە پەرلەمانی کوردستان هێشتا کارا بوو و کاریان دەکرد 8 فراکسیۆنی پەرلەمانی کوردستان لە لیژنەی یاسایی داواکاریان پێشکەش کرد کە پێویستە جگەلەوەی
هەمواری یاساکە بکرێتەوە یاخود گۆڕانکاری بەسەر یاسای ژمارەیەکی ساڵی 92 بێت بابەتی بازنەکانی هەڵبژاردنیش بە هەندوەر بگیرێت و بکرێتە لەبەرەوەی لە یاسای ژمارەیەکی ساڵی 92 دەڵێت هەرێمی کوردستان یەک ناوچەی بە یەک بازنی هەڵبژاردن ئەو هەڵبژاردنەکراوە لە یاسای ژمارەیەکی ساڵی 92 ئێستا 30 ساڵ زیاتر تێپەڕیەوە بەسەر ئەم بابەتەدا بۆیە یعنی ئەم یاسایە ڕەنگە گونجاو نەبێت لە ئێستادا کە تۆ هەر بە یاسایەک 30 ساڵەمە پێش دەرچوێت ئێستانەوەیەک 30 ساڵ تەمەنێتی ڕەنگە قوبوڵی نەبێت بەم یاسایە هەڵبژاردن ئەنجام بدرێت ڕەنگە ئەم یاسایە لەگەڵ میتۆدی کارکردنی هەڵبژاردن لە دنیای هاوچەرخدا نەگونجێت بۆیە دەکرێت گۆڕانکاری تا بڵێ کاگنەوەزەر ئەندامانی دادگای فدراڵی عێراق کێن ئەو کەسانی کە لە دادگایدا ئامادەی هەن تا چەندێک ڕای ئەوان دەنگی ئەوان کاریگەری لەسەر پرسی هەڵبژاردنەکان دەبێت و ئامادە نەبوونی کورتکەدوو ئەندام لە ناو دادگاکەدا پێدەهێن تا چەندێک کاریگەری دەبێت لەسەر ئەنجامەکانی بڕیاری دادگا. بێگومان دادگای فیدراڵی لەسەر بنچینەی دەستور دانراوە لەسەر بنچینەی یاسایی دانراوە ئەم دادوەرە بەڕێزانە تایبەتمەندن و هەمویان تایبەتمەندن بە ئەم بابەتە کە ئەم دادگایەک بەرزترین دەسەڵاتە لە عێراقدا ئێستا گۆڵەکە وەکوڵێ لە گۆڕەپانی دادگای فیدراڵیدایە بۆیە بابەتەکە ئەوە نییە تەنها دوو ئەندامی دوو دادوەری کورد لەوێ کاریگەریان لەسەر کۆی بڕیارەکان هەبێت یاخود وەکو بە بڕیاری دادگای فیدراڵی بڕیاری یاسایی و دەستوریە یعنی بڕیارێک نییە وەکو پەرلەمان بە زۆرینە و بە کەمینەتێ پەڕێنێت یاخود بە پێی ئەحزاب و قەوارەکان تەسەورەکەم دادگای فیدراڵی بابەتی ینی هەموو دادوەرەکان ئەوانە کۆکن لەسەرەوەی کە هەر بڕیارێک دەربکەن و ئەوە لیژنەی خۆیان هەیە و دەخالەتکردنێکی بەو شێوەی تێدا نیە بەڵام ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە دەڵێن دادگای فیدراڵی پێویستە وەکو چۆن کارەکانی ئەگەر ئەم بابەتە بۆ خەڵکی عێراقەوە بۆ کە بەش هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق پێویستە ئەم بابەتە یەکلایی بکرێتەوە بۆ لەبەر دوو خاڵ یەکەم ئێمە چەند ڕۆژێک لەمەوە پێش بینیمان لە ئەنجومەنی ئاسایش داواکاری هەبوو بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان هەڵبژاردن بکات و دوانەخرێت هەروەها لە نەتەوە یەکگرتوەکان خاڵی کەش ئەگەر ئیزافێ بکەین ئێمە ئێستا دەزانین پارتە سیاسیەکان بە تایبەت پارتە سەرەکیەکان یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دوای چەند کۆبوونەوەیەکی چارەنووسازی مەکتەبی سیاسی هەردوولا ڕێکەوتن لەسەر ئەوەی کە ئامادەن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە ئەنجام بگەێنن بۆیە دادگای فیدراڵی فرسەتی لەبەردەست داماوە کە هەژدەی مانگ کۆتا بڕیار بدات بۆ ئەوەی هەم بابەتی بازنەکانی هەڵبژاردن یەکلایی بکاتەوە و بابەتی کۆتاکان و بڕیاری ئەوەش بدات کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە ئەنجام بگەێنرێت باش ئەگەر بێت و لە هەژدەی مانگە جارێکی دیکە لە دانیشتەکانە ئەم بابەتەیەک لای نەکرایەوە و بابەتەکە دواخرا چ کاریگەریەکی لەسەر دەرەنجامی هەڵبژاردنەکانی خودشارنووسی هەڵبژاردننی پەرلەمان دەبێت و بە دیاریکراوی هەروەک پێشتر باست کرد کاریگەری لەسەر خەوار دەبێت کاریگەریەکانی دیکەی چی دەبێت لەسەر هەرێمی کوردستان بەڵێ خۆی هەڵبژاردن بۆچی دەکرێت بۆ بەڕاستی بۆ دەسا و دەستکردنی دەسەڵاتە یعنی هەڵبژاردن دانراوەکو میتۆدێک کارکردن بۆ ئەوەی نوێنەرەکان بە هەڵبژاردن بەدەر لە شەڕ و ئاشوب دوور لە تونند و تیژی بەڵام ئەگەر بێت و هەڵبژاردن نەکرێت ئەمە ینی دەست ئەبات بۆ شتیکە بەڕاستی هەم دۆخی سیاسی هەماوکێشەی سیاسی کاریگەری دەبێت لەسەری بۆیە هەڵبژاردن باشترین میتۆدە باشترین کارە بۆ جێگۆڕکەی بەرپرسەکان و بۆ ئەوەی خەڵک نوێنەی ڕاستەقینەی خۆی بە دەنگدان و سەنگی سندوقەکانی دەنگدان بکاتە سەنگی بەحەک بۆیە ئەگەر بێت و هەڵبژاردن ئەنجام نەدرێت ئێمە دەزانین کە لە حوتی حوت ئەو وادەی بە کۆمسیۆنی عێراق دراوە کۆتایی دێت و مانگێک پێش ئەوەش خۆتان دەزانن سکاڵا و تانەکان یەکلایی ئەکرێتەوە کەواتە بە هەموو پێوەرێک دەبێت لە مانگی پێنجدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت و خۆشتان دەزان کە ینی کۆمسیۆن بۆ خۆی چەند مانگێکی پێویستە ینی کە دەڵێن 6 مانگ ڕەنگە 6 مانگەکە ئەگەر بە پەلە پڕوسکێش بێت 4 مانگ 5 مانگ ئەو پێویست بێت بەڵام ئێستا کات بەدەستەوە نەماوە لەمە زیاتر ئەگەر بێت و دادگای فیدراڵی ئەم بابەتە دوا بخات ئەوە ڕەنگە ئەو قسەی من بێتە دی کە من چەند ڕۆژێک لەمە پێشش لە لاپەڕی خۆم باسی ئەوم کردووە کە پێویستە دادگای فیدراڵی بێلایەنی خۆی لەدەست نەدات وە ئێستا خەریکە پرسیار لەسەری دروست دەبێت کە هیچ مەنتەقی تێدا نیە لە ماوەی 4 مانگدا 7 جار ئەم بابەتە یەکلایی نەکەیتەوە دوای بخەیت و وەکو باسیشم کرد لەبەر ئەو هۆکارانەی کە ئێستا ئەنجومەنی ئاسایش داوای کردووە پەرلەمانی کوردستان هەڵبژاردن بکات ناتەوە یەکگرتوەکان هاتوۆتە سەرهێڵ وەلایەنەکان ئامادەن ئیتر دادگای فیدراڵی پێویستە کاک نەوزات پاساوەکانی دادگای فیدراڵی بۆ دواخستنی ئەم بابەتە ئەم حەوجارە پاساوی منتیقی بواری تێدەچێت پاساوەکانی دادگای فیدراڵی
خاڵبندی ڕوونی نەکردوێتەوە ئێمە بۆچی ئەم بابەتەمان یەکلایی نەکردوێتەوە بەڵام ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان بۆ کردبێت ئەوان باسی ئەوەکەن کە پێویستە لایەنەکان کۆدەنگیان هەبێ و بگەنە دەرەنجامێک بەڵام ئێستا وەکو پێشتر باسم کرد لایەنە سەرەکیەکانی هەرێمی کوردستان گەشتونەتە ئەو دەرەنجامی کە ئامادەن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت بەڵێ لەمە زیاتر نابێت دادگای فیدراڵی پرسیار لەسەر خۆی دروست بکات وە گومان لەسەر خۆی دروست بکات کە تەمەنا ئەکەین وەکو باسم کرد دادگای فیدراڵی بێلایەن بێت و ئەم بابەتە بە سیاسی نەکرێت ئەگەر بێت و ئەم بابەتی بە سیاسی کرد بێت پەیوەندی بە خودی عێراقەوە هەیە یاخود پەیوەندی بەلایەنێکی سیاسی کوردیەوە هەیە بۆ دواخستنی ئەم بابەتە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و ئەگەر بێت و تەنگەشە و ئاریشە بۆ هەرێمی کوردستان دروست ببێت ڕەنگە عێراقیش بکرێتەوە بۆیە هەڵبژاردن کە دانراوە بۆ ئەوەیە کە دوور لە شەڕ و ئاشوب ینی بۆ ئەوەی کۆتایی هێنان بە ئاژاوە جارێکی کە ئەگەر هەڵبژاردن بکرێت سەررجەم دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەوێتەوە سەرسکە و ڕاستەڕێ خۆی وە لە ئێستادا ئەوان کە ئەگەر قسە لەسەر ئەوە ئەکەن هەرێمی کوردستانیان پەکخستووە کارەکانیان پەکخستووە پەرلەمانیان هەڵوەشاندوێتەوە کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی هەرێمی کوردستانیان لە کارەکانی ڕاگرتووە ئەگەر هەڵبژاردن بکرێت و جارێکی کە پەرلەمان دەتوانێت شەرعیەت بداتەوە بۆ دام و دەستگایانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا هەیەی ئەگەر هەندێکیان پێکشیان کەوتی بێت یاخود ئیشەکانیان ڕاگیرا بێت بۆیە تەمەنا ئەکەین ئەم بابەتە بە سیاسی نەکرێت و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادەیەکدا ئەنجام بدرێت کە دادگای فیدراڵی دواتر تەصدیقی ئەو وادەیە دەکات کە سەرۆکایەتی هەرێم دەستنیشانیەکان بەڵێ کاک نۆزەیەکێک لە سکاڵانی کە زۆر ئەشکالی لەسرە کورسی پێکاتەکانە کە کورسی پێکاتەکان ئێستادا بەشێک لە لایەنەکان سکاڵێکی زۆر لە دژی تۆمار دەکەن بۆی کە هەندێک لەلایەن بۆ بەرژەوەندی خۆی خۆسەت لەمە باسی کورسی پێکاتەکانمان بۆ بکەیت ئەمە تا چەندە کاریگەری لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان دەبێت باڵە پرسیارێکی بەژەیە دەست خۆش بێت یەکێک لەو مادانی لەو پێنج مادەیە کە فراکسیۆنی سەوز با بڵێن کاک زیاد جەبار سکاڵای کردووە یەکێک لەو مادانە مادەی 36 کە بێگومان سەرۆکی فراکسیۆنی ڕافیدەینیش قسەی لەسەر ئەو بابەتە هەیە ئەوەی جەنابەت ئەفەرمیت کە ئێوە 11 کۆتایی ئێمە ئەگەر سەیری ئەنجومەنی نیشتمانی عێراق بکەین پەرلەمانی عێراق بکەین لە کۆی 329 کورسی عێراق 9 کورسی بۆ پێکهاتەکان بۆ کەمەنەتەوەکان دەستنیشان کردووە بەڵام سەیری پەرلەمانی کوردستان بکەین لە کۆی 111 کورسی 11 کورسی بۆ کۆتاکان دەستنیشان کراوە ئەو لایەنانی کە باسم کرد ئەو هەشت فراکسیۆنەی کە ساڵێک لەمەوە پێش یاداشتیاندایە لیژنەی یاسایی و دەستوری پەرلەمانی کوردستان داوای ئەویان کرد کە بەڕاستی چاو خشانەوە بەما بکرێت و ئەوان قسەیان لەسەر ئەوە نییە کە ژمارەی کورسی کۆتاکان کەم بکرێتەوە و فراکسیۆنەکان باسی ئەویان نەکردووە باسی ئەویان کردووە کە ئەم کورسی کۆتانە دەبێت پێکهاتەکان و کۆتاکان خۆیان کەمەنەتەوەکان خۆیان نوێنەی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن و بەڵێ خۆیان وجودیان هەبێت و تۆماری دەنگدرانی تایبەتیش بە خۆیان هەبێت و بەکار نهێنرێن لەلایەن هیچ لایەنێکی ترەوە کە ئەمە قسەی لەسەر هاوسەنگی هێزی پێ نەگۆڕدرێت بەڵێ هاوسەنگی هێزی پێ نەگۆڕدرێت بەکار نهێنرێن لە بەرژەوەندی لایەنێکی تر وەکو یعنی نامەوێت بچمە وردەکاری ڕەنگەی وەش کاتتان نەبێت ئەندام پەرلەمان هەیە لە شوێنێک بە 64 دەنگ دەرچووە بەڵام منطقی تێدا نیە لە سلێمانی ئەندام پەرلەمانێک بە 18000 دەنگ بگاتە پەرلەمان لەبەرەوە یعنی سکاڵای لایەنەکان سکاڵایەکی شەرعیە و مافی خۆیانە بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز 90 ساڵە شارەزای لە بواری هەڵبژاردن سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونەکەت زۆر سپاس کاک نەزات بە خێراتی دەست خۆش